سلاوتان لەبێ من قوتابی هیلاری ئەیاس لە پۆلی هەشتی بی لە قوتابخانەی عشق سۆرانی نێودەوڵەتی چەند پرسیارێکم ئامادە کردووە لەسەر کوردستان و ڕۆژئاوا بۆ مامۆستایان و قوتابیان. سلااوت لێبێ مامۆستا. سلااو لە تۆش بەخێر بێ. زۆر سوپاس مامۆستا. چەند پرسیارێکم ئامادە کردووە فەرموو یەکێکیان هەڵبژێرە. چیت هەیە بۆ شەهیدانمان؟ طبعاً لە هەموو وڵاتێک کۆمەڵێک جەنگاوەر هەیە بە خوێنی خۆیان بە گیانی خۆیان وڵاتی خۆیان ئەپارێزن. ئێمەش وەک میلەتی کورد پێشمەرگەمان هەیە شەڕبانمان هەیە لە هەر چوار پارچەی کوردستان. ئەو شەهیدانە سمبولی نیشتیمانینە. ئێمە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانە ئەنوێنین. طبعاً ئەوانە بوونە سمبول بۆ نیشتیمانی ئێمە بە خوێنی خۆیان بە گیانی خۆیان خەباتیان کرد لە پێناوی ئازادکردن و ڕزگارکردنی ئەو نیشتیمانە. ڕاستی ئەوانە سمبولی نیشتیمانە. زۆر سپاس مامۆستا بە وەڵامە جوانەکەت. سلااوت لێبێ مامۆستا. بەخێر بێ. چەند پرسیارێکم ئامادە کردووە فەرموو یەکێکیان هەڵبژێرە. کوردبوون ئەوەندە گرینگە کە خوای گەورە بڕیاری داوە کە کورد بین. بۆیە کوردبوون واجبێکە و دەبێ شانازی پێوە بکەین. زۆر سپاس مامۆستا بە وەڵامە جوانەکەت. بەخێر.